کڕێوە و برسێتی چیرۆکێک لە ڕابردووی هۆڵنداوە. لە زستانی ساڵی 1944 لەگەڵ کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی، هۆڵندا کە هێشتا لە ژێر داگیرکاری ئەڵمانیای نازیدا مابوو، دوایەوەی هاوپەیمانان باشووری وڵاتەکەیان ئازاد کرد، ئەڵمانیا بڕیاریدا پێداویستی خۆراک و سوتەمەنی لە باکوور و ڕۆژئاوا ببڕێت. ئەمەش وەک تۆڵەی مانگرتنی کرێکارانی هێڵی ئاسن کە پاڵپشتی هاوپەیمانان بوو. بەو شێوەیەش برسێتی بە خێرایی تەشەنەی سەند و لەگەڵ نزیکبوونەوەی زستان ڕووبارەکان بوون بە بەستەڵەک و بەلەمەکان وەستان. هیچ ڕێگایەک نەما بۆ گەیاندنی خۆراک بەو ناوچانە. وای لێ هات خەڵک تەنها بڕێکی زۆر کەم لە نان یان پەتاتەی ڕزیویان دەست دەکەوت بۆ خواردن. کارگەیشتە ئەوەی بەشێک لە هۆڵندیەکان پەنایان بۆ خواردنی چیمەن و گەڵای درەختەکان دەبرد. بەپێی ئاماری ئەو ساڵانە زیاتر لە 120,000 کەس گیانیان لەدەستدا کە زۆربەیان بە ساڵات و منداڵ بوون، بە تایبەتی لە ئەمستەردام و ڕۆتەردام و لاهای. جێباسا بە هاتنەناوەی هێزەکانی هاوپەیمانان لە بەهاری ساڵی 1945 برسێتی کۆتایی هات، بەڵام کاریگەریە دەرونی و جەستەییەکانی تا ئەمڕۆژ بە قوڵی لە یادەوەری و هزری هۆڵندیەکاندا ماوەتەوە. تا ئێستاش هۆڵندیەکان بە ڕادەیەک دەست بە خۆراک و پارەوە دەگرن کە بە ڕەزیل ناویان چووە لە ئەوروپادا.